یەکێ لە ئەندامەکانی جەستەمان کە ئەندامێکی زۆر هەستیاریە ئەوی چاوەکانمانە. شێوازی پاراستنی چاوەکانمان ئەبێ بە چ ڕێگایەک بێت و چۆن بتوانین بە شێوازێکی تەندروستانە مامەڵەی لەگەڵا بکەین. ڕۆژانە ئێمە لە ڕێگەی چاوەکانمانەوە شتەکان و مادەکانی دەوروبەرمانە بینین و ئەتوانین بە باشی مامەڵە بکەین. بەڵام ئەم ئەندامەکە ئەمەنە هەستیارە پێویستی بە پارێزگاری هەیە، پێویستی بەوە هەیە کە لە کۆمەڵێت تیشک بیپارێزین، پێویستی بەوە هەیە کە بەردەوامیش ئەگەر گرفتێکمان بۆ دروست بوو سەردانی پزیشکی پسپۆر بکەین تاوەکو ئەو پشکنینمان بۆ بکات و بەکارنەهێنانی هیچ مادەیەک و هیچ دەرمانێک بۆ چاوەکانمان لە خۆوە کە کاریگەری خراپ بەجێ هێڵێ و ئەمەش کۆمەڵی پرسیاری کەش هەیە کە دوایی بیکەین هەندێک کەس چاویان کەزە هەندێک کەس ئەدەسە بەکارێنن ئەدەسانی کاکرێتە ناوچاوە یان هەندێک کەس گرفتی نیە بە تایبەتی لە ناو خانمانە ڕنگدانیانەیە ئادەسە بەکارێن ئەمانە تا چەند کاریگەری لەسەر چاو بەجێ هێڵێ و لەم گەرمایی ئێستاشا کەم تیشکە بەهێزە هەیە چۆن بتوانین چاوەکانمان بپارێزین و چاویلکەش چەند گرنگە لەبەر خۆر بەکاری بێنین بۆی کە چاوەکانمان دەست بێ. لەم نێوەندەشدا کۆمەڵە چارەسەری و باسی لێزەری شەکەین کە ئێستا بۆ کەسانە بەکارێنێت کە نەخۆشی چاویانەیە. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر میران حەسەن پسپۆری نەشتەرگەری چاو و هەروەها بەڕێزیان لە نەخۆشەکانی چاوە زیاتر کاریان کردووە. زۆر زۆر بەخێر بێ دکتۆر. سپاس باینتان باش و بانی بینەرانیش باش. سپاس بۆ ئامادەلێکردنێ. شێوازی پاراستنی چاوەکانمان ئەبێ بە چ شێوازێک بێ کە مادام ئەندامێکی وا هەستیارە؟ بە شێوەیەکی گشتی پاراستنی چاو بەپێی بوارەکان و حاڵەتەکان فەرقەکە، ینی چاو وەکو ئەندامێکی ترەوە کۆیە بە یەکێ ناتوانین بڵێ بەکاری مەهێنە وەکوێ بڵێ دڵە بەکارمەهێنە یا سیەکانە بەکارمەهێنە، بەڵام لە حاڵتێک و بە حاڵتێک پاراستنەکەی فەرقەکە. بۆ نمونە ئەوانەی کە ئیشی لە حیم و کۆسەرە ئەواناکەن کە یەکێک لەوانەی کە زوو یەن بۆ لای ئێمە دامن پێیانڵین چاویلکە بەکاربێن. باشین شتەوەی کە چاویلکە بەکاربێنی بۆی چاوەکانن بپارێزی. لەم گەرمایە یەکێک لە ئەوانەی کە ئەبێ بیکەین دامن ئەبێ عینەکی ڕەش بەکاربێنین. ئەنی ئێمە خەڵکە بین زۆر کەسەیە لە ڕووم نایە بەکاری نایەنم. عینەکی ڕەش زۆر زۆر زەڕورە بە تایبەتی بۆ تیشکی سەر و بنەوشەیی کە زەرەر بە چاوە گەێنێ، زەرەر بە گلێنەکە گەێنێ، زەرەر بە بڵین عەدەسە هاوێنەی چاوە گەێنێ. ئەوەیە کە دوای ماوەیەکی زۆر خەڵک لەگەڵ تەمەنا ئاویسپی بۆ دروستە بێ ئەو تیشکی سەر و بنەوشەیە. هەروە زیان بە تۆڕی چاو کە شەبەکەی چای پێڵن تۆڕی چاویشە گەێنێ. لەبەرەوەیەکێکتر لە پارێستنەکان عینەکە عینەکی ڕەش بە تایبەتی بەس بەڕاستینەوە عینەکانە ناکە زۆربەی هەیە مەسەرەن باین عینەکە بێ پۆلەرایز بێ بووی ئەو تیشکانە عکس کاتونەیەڵێ بچێتە ناو کواڵەتێکی باشتری هەبێ. شێوازێکی تر پاراستنی چاوەکان بۆ نمونە یەکێک شتێکە چێ بە چاویە لە پڕا ئەبێ زوو دامەڵین بە ئاو بیشوە بە ئاوی سار بیشۆ چاوکە و پارێزە. شتێکی تر کە کێشە باوە گەورەکەیەکە ناومانە بەکارهێنانی شاشە زیرەکەکانە تر ئایا ئایپادە مۆبایلە یاخود بڵین کۆمپیوتەرە لاپتۆپە هەر شتێک بێ. لێرە خۆ پاراستن چۆنە تۆ ناتوانانی ئێستا من لەو قۆناغم ناتوانانی بە کەسڵێ بەکاری مەهێنە چکە بەڕاستی گەیشتێتە قەنات ئێستا کەس بە قسە ناکە یعنی کەس ناتوانێت بەکاری نهێنێ بەڵام ئەتوانی چاوەکانی پارێزی. یەکێک لەوانە بۆ نمونە لە شەوە دایمەن ڕێنمایمان ئەوەیە لە ژووری تاریکە شاشەی زیرەک بەکارمێنن چکە لە ژووری تاریکە بلبلی چاوە زیاتر ئەکرێتەوە ئەو تیشکەی زیان بەخشەی تیشکە شینەکانی پێڵن ئەو تیشکە زیان بەخشەی کە لە ناو شاشە زیرەکە زیاتر ئەچێتە ناو چاوەکە و تۆڕی چاو زیانە پێبەخشێت. دایمەن یەکێک لەو شتانەی کە خەڵک نایکە با گڵۆپێک نەک لە پشتەوە لە بەرامبەر دەبێت گڵۆپێکی یعنی بڵێن بەهێزیش نەبێ بەس ئەوەنە ژوورەکە زۆر زۆر تاریک نەبێ. یەکێک لە شتەکانی تر ئەو ڕێنمانە زۆر بەکارهێنانی مۆبایل و ئەوانەیە یا ئەوانەی کە ئیش لەسەر لاپتۆپەکەن ئێستا ئەوانەی کە مۆبایلش بەکارێن بۆ فەیسبوک و ئینستاگرام و بزانە ئیشەکەن ڕۆژی 4 ساعت 5 ساعت لەسەرین زۆر بەکارهێنانی وردە وردە تروکانی چاو کەمەکاتەوە. یعنی تۆ چاو تروکانی کەمە بێتەوە ئەبێتەوە وشکبوونەوەی چاو زۆر زیان بە چاوەکانەکەن دامنەوە چاوم قورسە چاوم زەعاجە ئاوە لە چاوێ کات ئەمانە قەترێکی پاکەرەوە بۆ بنێرە. یەکێک لەو شتانە تۆ چی بکەیت خۆ پارێزی خۆی شتەکە یاسای بیستی پێ ئەڵێن ئەو یاسای بیستە چۆنە ئەڵێ هەموو بیست خولەکێک کە تۆ ئەم شاشەیە بەکارێنە هەموو بیست خولەکێک بۆ ماوەی بیست چرکە سەیری شتێ بکە کە بیست پێ لە تۆ دوورترە 26 مەتری خۆمانەکە بۆ نمونە یا توانین چاوەکانە داخەی یا باشتر وایە سەیری شتێ بکەیت 20 چرکە لە خۆ ئەمە پشووە بە چاو. یەکێک لەو شتانە
تۆ وردە لەو کاتەیە چاوە تورکێنیت ئەو فرمەسکەی کە لەسەر چاوتە بڵاوە بێت تۆ جایکتە بەسەر گلێنەیە تۆ چاوەکە تەڕەکەیتەوە یەکێک لە شتەکانی تریش زۆر بەکارهێنانی مۆبایل هەنەجاڵە بۆ بێ بەسەرێشە کە تۆ زۆر سەیری شتی نزیکەکەی چاو فۆکەسەکە ماسوولکەیەکەیە لە پشتی ئەم ڕەشێنەی ئێمەوە کە لەسەر هاوێنەی چاو لەسەر عەدەسەی چاو وەکوینی کامێرا وایە ئەو فۆکەسەکە کە تۆ زۆر فۆکەسەکە لەسەر نزیک گرژە بێ زۆر جارە بێتە هۆی سەرێشەوە ئەمانە بەڵام کە سێری شتێکی دوورە کرد یا چاوە داخست تۆ ئەم ماسوولکەیە یعنی بڵین خاوێکی تۆ ریلاکسێکی تۆ جارێکی تر باوێدە بەکارێهێنی تۆ دوای خاوێکی تۆ ئەزێت یە ماسوولکەیە نای لە هەمان کاتا کە تۆ سەیری ئەو شتە دوورە و کرد یا چاو نۆقان چاو تروکان فرمێسک لەسەر گلێنە جارێکی تر گلێنەی فەر کردەوە لە هەمان کاتا ئێمەوەنە کە چاو بەکارەهێنین مجموعایە خانی زۆ بچووکمان هەیە لە شەبەکیە موادی ڕەنگی تایە تۆ ڕەنگەکانە بینی زوو نییە ئەم شتانی کە ئەیبین ئەم تیشکانەیە لە شەبەکیە هەمووی ئەگۆڕێت بووکو ئازی کارەبایی وەکو چۆن ناو کۆمپیوتەر وشتی وای نێرە بۆ مێشک جارمەش جایکتر تەحلیلەکە و پێت هەڵێمە ئەو چاکەتی توایە ئەم بلوزێ و سەوزە ئەوە ڕەشە ئەو شتە ئەوایە ئەم خانانە زۆر بەکارێت باشتر وایە کە تۆ ئەویز دە قەجاریاواکەی هەم دیزەم خانانە خۆیان دروست دەکەنەوە زوو ئەو مادە ڕەنگیانی تیانە پڕە بێتەوە یعنی ئەو یاسایە هیوادارە مەموکەزم من بجارە باسێکم من خۆم یەکێک بملوانی کە لە کاتی بڵین ساڵی خیری دکتۆراکەمان ڕۆژی وا بووە 12 ساعت 14 ساعت مەجبورم لەسەر ئایپاد سعی بکەم یانی ئیشەکەم ئەوە بووە ئەو یاسایان بەکار نێنە باوەڕکەن هەر نەمەتوانین چکە لە ئاخیر ڕۆژەکە زۆر هیلاکە ماندووە بێت زۆر ماندۆی بەڵام ئەگەرەوە بکی بە ڕۆتینێک باوەڕکە مادووبوونی چاوەکان ئەرکێکی قورسیش دیە بەڵکی قوزنێ بەس بیکەی بە ڕۆتین بە تابەتی ئەوانەی کە بەردەوام ئەم شاشێ بەکارێت هەنێجا لە بیریشانە چێتەوە دکتۆرەوەنە سەرقاڵە بن جا ئێستا خۆی چاویلکەیەک هەیە پێوتە چاویلکەی فیلتر بۆ ئەوەی کە تۆ ئەگەر شاشەی زیرەکەت بەکارهێنا ئەم چاویلکەیە دەورە بینێت ئەو چاویلکەیە هەنێ دەورە بینێ بەس ئەوە نە مەسەلەن تیشکە زیان بەخشەکان زۆر نایڵە بچێت چاو نە پەیوەندی بە گرژبوونی ماسوولەکەکانە کە باسمان کرد نە فەرمەسک جارێکی تر بەسەر گلێنەدا بەشەکاتەوە تەڕێکاتەوە نە خانەکانی شەبەکەیەوە چاکە بنەوە بەڵام ئەوە مادەی زیان بەخشەیە هەنێت تیشکێ لە ناو شاشەکانە تیشکە شینەکانی پێڵن زۆر زیان بەخشن ئەو فلتەرە کەمێکاتەوە بە تایبەتی جاران ئەگەر بیرمان بێ هەبوو لەسەر شاشی کۆمپیوتەرەکان بەکاریان ناهێنا ئەوانەی کە زۆر ئیژە سەر کۆمپیوتەر و ئایپاد و مۆبایل و ئەواناکەن بەکاری بێنن بەڵێ باش